بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه وسلم ومن تبعهم بإحسان إلى يوم الدين. ربنا لا تزغ قلوبنا بعد إذ هديتنا وهب لنا من لدنك رحمة إنك أنت الوهاب. آمين. لسرتا لخوي گەورە دەپاڕێمەوە بە ناوەجوانەکانی بە سیفاتە بەرزەکانی داوای لێکەین کە تاعەت و عیبادەتی ئەو مانگە لێمان قبول کات و عیبادەتی ئەم دەشەوەی کۆتایی بە قسمەت هەموو لایەکمان بکات و لە فەزل و گەورەی خۆی بێبەشمان نەکات. وەخوای گەورە لەو دەڕۆژەی ئەخیری لەوەندە ڕۆژەی کە ئەخیر ماون لە مانجی ڕەمەزاندا ڕزگارمان بکات لە ئاگری دۆزەخ. و بە ناوی خۆشم و زۆر سوپاسی ئەنجومەنی خەلیفان دەکەم و بە خێرهاتنی ئێوەی بەرز و خۆشەویست دەکەم و سوپاسی خێرخوازان دەکەم کە هەمیشە دەستیان کراوەیە بۆ هاوکاریکردنی کەسانی مستحق و هەژار و کەم دەرامەت. خی گەورە پاداشتی هەموو لایەک داتەوە. قوتابیانی بەرز و خۆشەویست، گەنجان، نەوجەوانان، خۆشحاڵم کە لە خزمەتتان دام لە ئێوارە کۆڕێکە کە ئەنجومەنی خەلیفان ڕشی خستۆ خوا پاداشتیان داتەوە. من لەوە دەمەوەی کە لۆم دیاریکرایە هەر بە کورتی ئەو بابەتی کە ئەمەوێت پێشکەشتانی بکەم زۆر بە گوشراوی چەند شتێکی لێباس ئەەکەم، بەڵکو ببێتە مایەی هاندانی ئێوەی بەڕێز و خۆشەویست و گەرمبوونتان زیاتر لەسەر پابەندبوون بە هاو بنەماکانی ئاینی پیرۆزی ئیسلام. گەنجە خۆشەویستەکان، قوتابیە بەڕێزەکان، خی گەورە نمونەتان زیاد کات، ئەمساڵتان زیاد کات، نمرەی باشتان بە قسمەت کات و بتان کات بە سەرکردە و پێشەوای دوا ڕۆژ بۆ جیلی دوای خۆتان. ئێمە خۆشحاڵین کاتێک کە گەنجان لاوانمان ئەبینین لە دەورەی ئیسلام کۆ ئەبنەوە. جێگەی دڵخۆشیە، جێگەی ئەوەیە کە ئینسان بە حەقەت گەشبین بیت بە بینینی ئێوە و دڵخۆش بیت بە کۆبوونەوەی ئێوە لە دەورەی ئیسلام. ئەگە تیشکێکی خێرا بەسەری دابڕنەوە و تیشکێکی خێرا بەسەر ڕۆڵی گەنج لە سەرەتای سەرهەڵدانی ئاینی پیرۆزی ئیسلامەوە تا ئەمڕۆ چەندین سەروەری گەورەی تۆمار کردیە. خوازیارین لە خوای گەورە کە ئێوەش بتوانن لەو سەروەریانە تێیدا بە کردار تێیدا بەشدار بن. خوای گەورە کە باسی زۆربەی پێغەمبەران ئەکات سەلامی خۆیان لەسەر بێت، ئەوانەی کە بەردی بناغەی یەکتاپەرستی و خواناسیان دانا و ئەو پێغەمبەرانەی سەلامی خۆیان لەسەر بێت کە هەموو هەوڵ و کۆششیان بۆ خواناسی و یەکناسی و یەکتاپەرستی بوون. هەمویان گەنج و لاو بوون، هەمویان لە تەمەنی گەنجایەتی ڕۆڵی خۆیان بینی. گومان لەوە دانیە گەنجایەتی یەکێکە لەو قۆناغانەی کە مرۆڤ پێیدا تێئەپەڕی، کە ماوەیەکی دیاریکراوە کە ئەو ماوەیە ڕۆیشت سەردەمی پیری دێت، بێتاقەتی و بێلاوازی. مەقولەیەکەیە پێم خۆشە وتانی بخوێنمەوە، گوتراوە دەڵێ ئینە الطفولەتە قووەة لا عەقڵ لەها. منداڵی، تەماشای منداڵێک بکەین گچکە کە لەو کاتی کە لە دایکەوە بیتوە تا ئەبێتە 10 ساڵی و 12 ساڵی و ئەوانە کە مناڵی پێ ئەوترێت، قووەتێکی زۆری هەیە بەڵام عەقڵێکی کەمی لەگەڵدایە. وأن الشيخوخة حكمة لا قوة لها. بەڵام پیریش هەمووی حکمەتە، هەمووی داناییە، زاناییە، بەڵام قووەتی لەگەدانیە. شکە پیر بۆ بە ساڵات چوە ئەگە تەماشای کەی ناوناخی بکەیەوە هەمووی حکمت و عەقڵە، تەجروبەی ژیانە، بەڵام بەداخەوە
هێز و قووەتی نییە. بۆیە گوتراوە وأن الشباب يجمع الاثنين القوة والحكمة. بەڵام گەنج هەردووشی تێدایە، هەم قووەتی تێدایە هەم حکمەتیشی تێدایە. جا گەنج ئەو گەنجەیە هەم تواناکەی ئەو هێز و قووەتەی کە خوای گەورە پێی بەخشیە، ئەو عەقڵ و حکمەتی کە پێی بەخشیە، هەردووشی بەکار بینیت لۆ خزمەتی دین و ژیری. خوای گەورە سوبحانە وتەعالە کە باسی ئیبراهیم ئەکات، سلامی خوای لەسەر بێت، کە باسی موسا ئەکات، پێغەمبەری خۆمان سلامی خوای لەسەر بێت. طبعاً گەنجایەتی چییە؟ لە تەمەنی 18 ساڵیەوە تا ئەگاتە 40 ساڵی، ئەمە هەمووی قۆناغی قووەت و تینە، قۆناغی پێگەیشتن و کامڵبوونە. زۆربەی زانایان استدلالەکەنە سەر ئەو ئاتەیە کە خوا فەرمێت حتى إذا بلغ أشده وبلغ 40 سنة، هەتا 40 ساڵی ئینسان هەر کامڵ ئەبێ و پێ ئەگا و قووەت و عەقڵ و حکم و دانایی و ئەوەی زیاد دەکات. لۆیە گەنجایەتی دەرفەتێکی زێڕینە لە مێژووی ئینساندا، ئەو دەرفەتە زێڕینە لە دەست مەدەن، ئێستا بەکاری بێنە. لەوانێ ڕۆژگارێک دابێ پیربی بکەویە سەردەستان، گوێت کەڕ ئەبیت، چاوت زەعیفە بیت، دەست لەرزۆکە بیت، توانای ڕۆیشتنت نییە، توانای کارکردنت نییە، لەوانێ هەزاران خۆزگە بخوازی تۆزی قووەت و تااقەتت بگەڕێتەوە بەر، بەڵکو بتوانێت ئیشێک بکەیت. لێڵم ئەو گەنجایەتی تەماشای لە ڕووی زمانەوانی کوردی گەنج چییە؟ گەنج لە گەنجینەیەوە هاتیە. گەنجینەیەک ئەبینی کە بینی پڕ لە پارە و پوولە، ئەتوانی باش بەکاری بینی، بەڵام گەنجینەیەک ئەگەر بەتاڵ بی لە هیچی بەکار ناینی. تەمەنی گەنجایەتی تو وەک ئەو گەنجینە وایە کە پڕە لە پارە و پوول. لێڵم ئەو دەرفەتە زێڕینە بیقۆزنەوە لە شتی باش بەکاری بینن. خوای گەورە کە باسی ئەصحاب الکەهف ئەکات، چیان پێڵێ؟ فەرمێ ئینەهم فیتیەة ئامنوا برەبیهم وەزیدناهم هودا. خوا فەرمێڵێ ئەوانە یارانی ئەشکەوت، ئینەهم فیتیەة، ئەمانە چەند گەنجێک بوون، گەنج، ئەمانە چەند گەنجێک بوون، باوەڕیان بەخوا هەبوو. خوای گەورەش هیدایەت و بیر و باوەڕ و تەقوای لۆ زیادکردن، توانیان شۆڕشێک بەرپاکەن بەرامبەر زاڵم وستەمکارێک بوەستنەوە. کە ئەوەی گەنجێک پێیەکرێت شۆڕشێک بەرپاکات، کوا کە پیرێک شۆڕشێک بەرپاکات، ئایا وەکو یەکن؟ ئەوەی کە بە گەنجێک ئەکرێت بەدەیان پیر ئەکرێت لە ڕووی تااقەت و قووەت و هێز و تواناوە، کەواتە گەنجایەتیت سەرمایەشی زۆر گەورەی تووە، لەدەست خۆتی مەدا. مەڵێ پاش 5 ساڵی دی، 10 ساڵی دی، 5 ساڵ دێ ویشەیەکەم. ئێستا خوای گەورە تاقە و توانایەشی پێبەخشی، ئەتوانی سەرفی بکەی، لە شتی باشە بەکاری بینی. کاتە کە خوای گەورە باسی ئەصحاب الکەهف ئەکات، ئەفەرمێ ئینەهم فیتیەة، ئەوە مەدحێکە لۆ ئەوانە، ئەوانە کۆمەڵە گەنجێک بوون، لە گەنجایەتی توانیان شۆڕشێک بەرپاکەن، ئەوانەی دوایوان ئیسیفادەیان لێ بینی، ڕۆڵیان بینی، کەڵکیان لێ وەرگرت. ئەمەش ئەبێ بەڕاستی لەوە ئیسیفادەکەین و کەڵکی لێ وەرگرین. یەکێک لەو حەفت تاقم و سنفانی کە خوای گەورە لە ژێر سێبەرێک لە ڕۆژی قیامەتە حەشریان ئەکات، ئەزانن چێیە؟ لە ڕۆژی قیامەت لە ساعەی مەحشەر کە خەڵک ڕاوەستایە، ڕۆژ لەسەر سەرتەوە نێزیکە، خەڵک لە ناو ئارەقەی خۆی غەرق بووە، هیچ سێبەرێک نییە، قومە ئاوێک نێ بخۆیەوە، شوێنێک نێ لۆی ڕاکەی بسی خۆتی لێ بشاریەوە، ساحەیەشی ڕق و ڕوت، هەموو خەڵک ڕاوەستایە، بە پێخواسی، بە سەرکۆتی، بە بێجلوبەرجی، ڕۆژ لەسەر سەرتەوە 1 میل نزیکە، مردن نییە، هەڵاتن نییە، کەس بەهانای کەسەوە نایێت،
کە سوودی لۆ کەس نییە بەڵام لەو ڕۆژگارەدا خوای گەورە 7 تاقم هەیە لەناو خەڵک دەریان دینیت لەژێر سێبەرێک دایان ئەنێت پێیان ئەفەرمێ ئێوە لەژێر ئەو سێبەرە بحەسێنەوە پشوەک بدەن هەتا ئەو کاتەی کە خوای گەورە بانگتان ئەکا و ناوتان ئەخوێنیتەوە بۆ خەڵات لێنانتان یەک لەو 7 سنفانە ئەزانن چێیە شاب نەشأ في عیبادەتی الله گەنجێک گەنجایەتی خۆی لە عیبادەت و خواناسی و خواپەرستی سەرف کردبێت ئەتو ئێستا ئەتوانی ئەو سەروەریە ئەو براوە گەورەیە بەدەستبینی خۆشەویستان دەتوانن دەرفەت لە بەدەستی ئێوە ڕەخساوە ئێوە ئەتوانن ئێستا مەسیری خۆتان دیاریکەن ئەو تەمەنەی کەلاوێتی هەتا لە 18 ساڵیەوە تا ئەگاتە 40 ساڵی لە خواناسی و خواپەرستی بەکاری بێنە خوای گەورە لە مقابلی ئەو ماندووبوونە سێبەرێکت بۆ فەراهەمەکە لە ڕۆژی قیامەت سێبەرێکی تایبەت لەژێر ئەو سێبەرە ئەحەسەیتەوە کە هەز بە ناڕحەتیەکان و ناخۆشەکانی گەرمای ساعەی مەحشەر ناکەی نیعمەتێکی زۆر گەورەیە کەسێک بەهاناتەوە بێت تۆ لە بیابانێک بی لە سەحرایەک فڕێت دەن زۆر گەرمابی هیچ پەنایەک نەبێت هیچ شوێنێک نەبیت خۆتی لێ پەنادەی کەسێک بێت کەپرێکت لۆ دروست کات بڵێ وەرە لەو سەحرایە لە بن ئەو کەپرەی ئیسراحەت کە ئەتوو حەز بە چ خۆشیێک ئەەکەی حەز بە چ ئاسوودەیەک ئەەکەی بەس دڵیت و ئەزانی ئەو خۆشە دەرببڕیت خەڵکی تر نەتوانیت ئەمە لە دنیا وایە خۆشەویستان خۆ ئەوەی لە قیامەت زۆر لەوە گەورەترە کە تو لەو ڕۆژگاردا بتەوێت لە ساعەی مەحشەر لەبەر گەرما دەرد بینن لەژێر سێبەرێک دادنێن بڵێ لێرە پشۆ بدە و ئیسراحەت بکە با خەڵش لەبەر گەرما چاوەڕێ بکات ئەوە لۆچەیە ئەو تایبەتماندیە شاب نەشأ في عیبادەتی الله گەنجێک گەنجایەتی خۆی لە خواناسی و خواپەرستی بەسەر بردبێت ئەوە تایبەت لۆ ئەو کەسە لۆ هەموو کەس نییە پێغەمبەر نەیفەرموو زانایەک دانایەک دەوڵەمەندێک خێرخوازێک ئاهالە لەو بڕگەی فەرمێت شاب نەشأ في عیبادەتی الله هەموو حەف بەشەکان باس ئەکات چین ئەو کەسانە بەڵام کە تۆ ناتوانانی لەو حەفتانەی لەو شەشەکانی دیکە تۆ یەکێک بە لەو حەفت تاقمانەی گەنجایەتی خۆت لە پێناو خوای گەورە سەرف بکە بۆ چونکە گەنجایەتی خۆشەویستان تەمەن هەمووی ئەمانەتی خوای گەورەیە بەڵام لە ناو هەموو تەمەندا گەنجایەتی تایبەتمەندیترە ئەو فەرموودەی خۆ دەیان جارجوتان لێ بووە کە پێغەمبەری خوا ئەفەرمێت عليه الصلاة والسلام لن تزول قدم عبد يوم القيامة حتى يسأل عن 4 لساعي محشر لروجي قيامت هیچ کەسێک ناتوانێت هەنگاوێک هەڵبنێت شاقاوەک بەرەو پێش و بەرەو پاش بڕۆی هەتا 4 پرسیارت لێ نەکرێت ئەو ئەسئیلەیە ئێستا کەشفە مردی ئەوێت ئێستاکە وەڵامەکەی لۆ حازر کات ئەسئیلەکە درایتێ بەر لەوەی ڕۆژی ئیمتیحان بێت ئەوە پرسیارەکان بڕۆ وەڵامەکەت لە خۆ حازری کە ئێستا کاتی ئیمتیحاناتە ئەگەر بە گەنجێک بگۆترێت بە قوتابیەک بگۆترێت مامۆستا بڵێ کاکە فەرموو ئەوە ئەسئیلەی ئیمتیحانات بڕۆ ببە ماڵەوە پاش ساڵەشی دیکە لۆم بینەوە ئەو پرسیارانەی لێم کردی لۆم وەڵامدەوە با دەرەجەی کاملت بدەمێ لەوە تەمبەڵترین تەڵەبە ئەتوانێت 100 لەسەر 100 بەدەست بینیت ئەزانی لۆ ئەسئیلەکەی لێ لە لایتی لە ماڵێ باتەوە ماڵێ جوان دانیشی کتێبەکە یەکاتەوە 1 ساڵیش مۆڵەتیتی پاش ساڵش کەوەرەوە جا هەموو وەڵامەکانم لۆ بینەوە کامە قوتابی لە هەموو قوتابێن لە پاشترا 100 لەسەر 100 بەدەستدێنین ئەمە لە دنیادا خۆشەویستان لە ئێستاڕە لە بەرفەز و گەورەی پێغەمبەر صلی الله علیه وسلم خوای گەورە ئەو سوئالانەی بۆ ئومەتی محەممەد عەلەیه سەڵات هەم کەشف کردیە چێ ئەتوانێت پرسیارەکانی ڕۆژی قیامەت ئێستا حازر کات یەک لەوانە عن عمره فيما أفناه خوای گەورە ڕات ئەگریت ئەفەرمێ عەبدی من عمرێکم بە تۆ بەخشی تەمەنێکم بە تۆ بەخشی 50 ساڵ 6 ساڵ 70 ساڵ ئەو عمرە ئەمانەتێک بوو لە لای تو ئەو تەمەنەت لە چی بردە سەر یاڵڵا پرسیارێکە ئێستا لە ئێوە کرایە وەڵامەکەی حازرکەن تەمەنی خۆت لە چ سەرف کرد ئەو 70 ساڵی کە ئەتوو ژیای
ئەو هەشتا ساڵێک کە ئەتوو ژیای ئیتوو بوو مڵچی توو بوو یان ئەمن بەتوم بەخشی بوو ئەمانە تێک بوو لە لای تو ئێستا پرسیار لەو ئەمانەتە ئەکرێت تەمەنی تو ئەمانەتێکە لای تو خەڵاتێکی خوایە لە لای تو وەڵامێکی لۆ حازرکە چۆن ژیای بە موسڵمانی ژیای بە موسڵمانی مردی چۆن گوزەراندت لەو دنیاە لەگەڵ چێدا بووی بەسەر ڕێگایەکدا ڕۆیشتی لە دوای چی پەیامێک بووی چێ ئاراستەی ئەکردی لە دووچێ ئەڕۆیشتی وەڵامێکی ئەوێتن ئەجا خوای گەورە لەناو ئەو هەموو تەمەنەش دێت جارش کە تەشخیصی ئەکات وعن شەبابه فيما ئەبلاه فەرمێ عەبدی من پرسیارەکەت وەڵام داوە خوایە ئەمن تەمەنم 70 ساڵ بوو هەر لەو کاتێک کە ئەمن چاوم بە دنیا هەڵهێنا و گەنج بووم و گەورە بووم و عەقڵ و هۆشم بوو خەریکی خواناسی و خواپەرستی بووم و عمری خۆم لە کاری باش سەرفرد باش ئەتوانی پێم بڵێ لە تەمەنی 18 ساڵیت هەتا 40 ساڵی کە گەنج بووی ئەی گەنجایەتیت لە چ سەرف کرد خوای گەورە خوردی ئەکاتەوە لەو 70 ساڵەی ئەوەندە ساڵی لێگرتیا دابنێ 20 ساڵی ئەوێت لە 20 ساڵی لۆ 40 ساڵی ئەو تەمەنە 20 ساڵی کە قووەتی گەنجایەتی تا قووەتی تااقەت و توانایە خوای گەورە پێتە فەرمێت عەبدی من ئەو گەنجایەتیت لە چ سەرف کرد کە ئەوە گەنجی و قۆز و ڕێک و پێک بووی ئاوا شۆخ و شەنگ بووی خاوەن تااقەت و توانا بووی چاوت بە قووەت بوو گوێت ساف بوو جەست و لاشت ڕێک و پێک بوو لیاقەت باش بوو ئەو تااقەت و توانا و وزەیە لە چ سەرف کرا ئەو تاقەیە چ لێ کرد لە شتی باشت سەرف کرد یان لە شتی خراپت سەرف کرد پرسیارێکە ئێستا ئاڕاستی من و تو کرایە با هەوڵ دەین وەڵامێکی لەو حازرکەین بەڵێ خوایە گەنجایەتی بە من بەخشی ئەمنت نەمراند گەورەت کردم گەنجت کردم پیرت کردم بەڵام گەنجایەتیم لەو شتە باشانە سەرف کرد با ئێستا وەڵامێک ئامادەکەین بەر لەوەی پرسیارمان ئاراستە بکرێت خۆشەویستان نصوص زۆرن دەقەکان زۆرن کە پێغەمبەری ئیسلام عەلەیهی سەڵات وەسەلام چۆن هانی گەنجان ئەدات چۆن پێغەمبەر سەڵات وەسەلام گەنجەکانی لە دەوری خۆی کۆ کردبەوە چۆن پەروەردەی کردن چۆن گرنگی پێدان فەزلی گەنجەکان لەون باسەکات بەڵام دیارە کات دەرفەت نادە ئێمە ئاماژە بە هەمویان بکەین بەڵام ئەگە ئاوڕێک بدەینەوە لە مێژووی ئیسلام ئەوانەی کە بە کردار فعلەن گەنجایەتی خۆیان صرف کرد لە خزمەتی ئیسلام ئەمانە چێ بوون هەبا چەند نمونەیەک بینینەوە بە خێرایی لەوەی بەرچاوتان ڕوون بیت گەنجایەتی ئەوانە چۆن و بە چ شێوازێک بوو مصعبی کوڕی عومەیر مصعبی کوڕی عومەیر سەحابەیەکی پێغەمبەری خوا بوو عەلەیهی سەڵات وەسەلام ڕزای خوای لەسەر بێت یەکەمین سەفیر لە ئیسلامدا مصعبی کوڕی عومەیر بوو گەنجێکی لاو تازە پێگەیشت بووە نوێنەری پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ناردی بۆ وڵاتان ناردی بۆ شوێن نوێنەری پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام نەیفەرمووە چێ لە هەمووتان پیرترە با ئەیبنێرم گەنجێکی نارد هەم لە عەقڵ هەم لە هێز و قووەت هەم لە حکمەت و پێگەیشتووی لە ئیسلامدا ئەو گەنجە پێگەیشتە بوو ئێوەش ئەتوانن ببنە سەفیری پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەتوانن خۆتان بگەینن بە مەقامی مصعبی کوڕ عومەیر خۆیش بەشەر بوو لۆ ئەو توانی ئەو نازناوە ئەو پلە گەورەی بەدەستبینی بۆ ئەمنوت و نەتوانین با ئەمنوتوش هەر یەکێک لە شوێنی خۆمان لە گەڕەشی خۆمان با ببین بە مصعب لەوێن دەر تەمسیلی ئیسلام بکەین بە ئەخلاقی جوان بە خواپەرستی و عیبادەتی جوان ئوسامەی کوڕی زەید ئوسامە لە تەمەنی 18 ساڵی تازە
قۆناغی هەرزەکاری بەجێ هێشت بوو داخلی قۆناغی گەنجایەتی ببوو 18 ساڵی تەمەنێکە ئینسان تازە پێی نایتە ناو قۆناغی گەنجایەتیەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کردی بە سەرکردەی جەیش ناردی بۆ شام بۆ شەڕکردن لەگەڵ ڕۆمەکان سەرکردەی جەیش قائید ئەوەی بە پێش خەڵک ئەکەویت دەستی خەڵک ئەگریت بەرەو سەرکەوتن ئەیبات چێ ئوسامەی کوڕی زەید لە تەمەنی 18 ساڵی ئەزانن چێ جوندی بوو لە بەردەستی ئوسامەی کوڕی زەید ئیمامی ئەبوبەکر ڕەزای خوای لەسەر بێت سبحان الله ئیمامی ئەبوبەکری سەدیق ئەو پیاوە عاقڵ و دانا و زانایە یەکەم جێنشینی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام جوندیەکە لە بەردەستی ئوسامەیدایە ئوسامە قائیدە ئیمامی بەکر وەکو جوندیەشی بەسیط لە بەردەستی ئوسامەیدا بوو ئەو برا گەورەی بوو سەرپەرشتی ئەکرد ئەوی سەمع و تاعی لۆ هەبوو چونکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام وا فێری کردن کەسێک کە بۆ برا گەورە ئەبێ جێڕایەڵی بین بە قسەی بکەین لەسەر دەستی ئەو ئوسامەی شەڕەکەش دەستی پێ کرد و سەرکەوتنی گەورەشی بەدەستینا ئێوەش ئەتوان خۆشەویستان مەڵێ ئەمن گەنجێکم ئاخەچم پێ ناکرێ و تازە پێ ئەگەم و هیچ نزانم ئەو قسانە ڕەزان واز دێبێنن بڵێ من مەخلوقێکی خوای گەورەم خاڵقێکی گەورەم هەیە ئەمنەی زۆر بە مهمی دروست کردیە ئەگەر مهم نەبامە ئێستای دروست نەئەکردم لێرەدا سیقە و متمەڵەتان بەخۆ بیت هەوڵدە لە ئێستاڕە سیفەتی پێشڕەوایەتی و پێشەوایەتی لە خۆتدا بێنەدی ئەبێ هەوڵی دەی کۆشی لۆ بکەی لۆی ببگەی بەو مەقامەیە عەبدوڵای کوڕی زوبەیری کوڕی عەوام مەشهورە وەنیا هەمووتان ئەیناسن کوڕێکی بوو ناوی عەبدوڵڵا ئەو کوڕە داستانەکەی شتی زۆر عەجیب و غەریبی تێدایە بەس یەک مەشەتان نۆباس ئەکەم لە تاریخی عەبدوڵای کوڕی زوبەیری کوڕی عەوام دەڵێت جارێک کافرەکان هاتبوونە جەنگکردن لەگەڵ موسڵمانان کافرەکان ژمارەیان زۆر بوو ئەو سەحابەڵان ژمارەیان کەم بوو دەڵێ زوبەیری کوڕی عەوام گوتی چێ بەیعەتم پێ ئەدات هێرش بکەین سەر ئەو کافرانە ئەو کافرانە هەموو بە سەف ڕاوەستا بوون چەند پۆلێکیان بەستا بوو بەرامبەر موسڵمانان هەموو شیر و تیریان پێ بوو گوتی چێ بەیعەتم پێ ئەدات ئێستا بچین هجومیان بکەینە سەر دەڵێ هیچ سەحابەیە گوتیان کوڕە زوبێر ئەوانە گەلێک زۆرن ئێمە ژمارەمان کەمترە بە خۆمان بە کوشت نەدەین دەڵێ کەس بەیعەتی پێ نەدا کوڕەکەی وی عەبدوڵڵا دەڵێ لە تەمەنی 10 ساڵی دابوو وتی هەستە کوڕم عەبدوڵڵا وڵن کرد گوتی دەست بینە و دەستی خستە ناو دەستی و لە پێشە خۆی لەسەر هەسپی سوار کرد وتە تو بەس ڕچێفی ئەسپەکەم لەوە بگرە ئەمن بەدوو دەست شەڕی ئەەکەم ئەو گەنجە ئەو منداڵە لە تەمەنی 10 ساڵی 11 ساڵی هەستا وەک مەردان سواری هەسب بوو لە پێش بابی خۆی دانیشت ڕچێفی هەسپەکەی لۆگرت زوبەیر بەدوو دەست شەڕی ئەکرد دەڵێ کە هجومی کرد و لێیدا سەفی کافرانی شەق کرد لە پاش ڕاهاتەوە دەر سەحابەکان دەڵێ چاوەڕێمان ئەکردن وەڵڵاهی چوو خۆی فەوتاند ئەو منداڵەشی فەوتاند ئینا لله و ئینا ئیلەیهی ڕاجعون کە هاتەوە تەماشای کرد هەردووچیان ساغ و سەلامەتن گوتی ئەو داری چێ بەیعەتم پێ ئەدا بێت کەس بەیعەتی پێدا گوتی ئەو دارش ئەم نەچم زوبەیر بە خۆی و بە کوڕەکەی عەبدوڵڵای جارێکی تر هجومی کرد لە سەفی کافرانیدا لە پشتەوە هاتە دەر بەدوو دەست شەڕی ئەکرد گوتیان وەڵڵاهی ئەو جارێ ئەو کابرایە نایەتەوە کە هاتەوە زۆر ساغ و سەلامەت وتی ئەو جارە چێ بەیعەتم پێ ئەدا بچین زەربەشی کوشندەم لە بێباوەڕاندایە دەڵێت جاری سێمیش سەحابە لە خۆیان ڕانەدیت گوتیان ئەو شەڕەشەڕێکی قورسە دەڵێت جاری سێم خۆی لێدا بە سەلامەتی هاتەوە ئەو جاری کە دیتیان زوبەیری کوڕی عەوام بۆ خۆی و بەو منداڵی ئەو زەربە کوشندەی لەو کافراندا
هەموو بێکەوە هێرشیان کرد سەرکەوتنی گەوریان بەدەستچینە ئەو عەبدوڵایە گەورە بوو بوو بە گەنجێکی کامڵ لەو ڕۆژەی کە کافرەکان پاش چەند ساڵیش دەورەی مەکەیاندا دەیانویست ئەو عەبدوڵایی شەهید بکەن دەورەی مەکەیاندا بوو 3 شەو و 3 ڕۆژ بوو نە ئێوەران بستن ناو مەککە لەبەر چێ لەبەر عەبدوڵای کوڕی زوبەیری کوڕی عەوام دەڵێ بەدایشی گوتیدایە هەستە ئەو شمشێر و قەڵغان و ئانەم لۆبینە هجوم ئەکەمە سەر ئەو بێ باوەڕانە کە چەند ڕۆژێکە دەورەی مەکەیان گرتیا لۆ کوشتنی من هاتین دایشی پێی گوت کوڕم بەستنی قەڵغان و زرێپۆش ئەوانە ئیشی ئینسانی ترسەنۆکە ئەتو لەگەڵ بابت لە چەندین جەنگا بەشداریت کردیا ئەگەر حەقی لۆیان بڕۆ مەیدانێ ئەگەر ناحەقی خۆتڕا دەستیوانکە فەرمیدایە وەڵڵاهی لەو ڕۆژە حەقترم کە ئەوانە غەدرم لێ ئەەکەن عەبدوڵای کوڕی زوبەیر چۆ دەرێ چوو لە ساحەیەک ڕاوەستا ئەو کافر هەموو دەورەیاندا بوو دەیگوت چێ ئەوێت منداڵی خۆی یەتیم کە بابێتە جەنگ بێتە مەیدانێ یەک شەخص تاقە گەنجێک هەموو دەورەی گیرا بوو لە مەککە کەس نێوێرا جوابی داتەوە کەس نێوێرا هەجووم کات گوتە نەزانن ئەوە چییە قسان نەکات ئەو عەبدوڵایەیە کە لەگەڵ باوکی سواری هەسبی بوو لە تەمەنی 10 ساڵی چ دەردی کرد بە بێ باوەڕەکان ئەوە ئەو پیاوەی ئەو منداڵ ئێستاکە بوویتە پیاو بە منداڵی نێوێران خۆی لێدەن ئێستا ئەتوان هەجووم بکەن ئەدی چیان کرد منزەنیقیان هینا منزەنیق شتێکەوەشی دارلاستیق بەردی گەرمی دیانە ناوێ پێی فڕە ئەدەن دەڵێ لە دەرەوەی مەکە منزەنیقێکیان دانا بەردی سۆرکراویان تێدا هاویشت بە منزەنیق عەبدوڵایان بەردە باران کرد بەردێک ڕۆیشت وەنی چاوانی کرد یەکسەر سەری شەق بوو لەسەر هەسبی کەتە خوارێ کەتە سەر زەوی خوێنی لەبەر ئەڕۆیشت دەڵێک بەینێکی باش ڕاوەستان یەک بەشەر نێورانێ زێک بیت تیان کوڕە بڕۆن کاکە مردیە کەس نەوێری بچیت ئێستاکە چ پیاوی دیانی نێنگۆ وتیان بەخوای کەس نەوێری بچینە حتا مطمئین نەبین کە مردیە ئێک گوتی دیارە کەسی پیاوی تێدانێک کافرێک چوو گوتی من ئەچم ئێستا جەنازەکەی دینم دەڵێ لە عەبدوڵای نزیک بووە عەبدوڵا نەمرد بوو هێشتا شەهید نەبوو بوو ڕوحی نەسپاردە بوو بەستەری تەقیب و خوێنی لێ ئەچۆڕاوە دەڵێ کافرەکە لی نزیک بووە تەماشای کرد عەبدوڵا ئەجۆڵێت ویستی هەڵێت دەڵێ شمشێرێکی هاویش لە قاچەکانیدا قاچی بڕیم دەڵێ خۆی خشاندە سەری و دوو خەنجەری لێدان کافرەکەی کوشت بە برینداری کە دیتیان هێشتا مایە دەڵێ یەک نەفەر نزیکی نەبوو حتا مەغریب داهات دوایەکە تەماشایان کرد لێ نەرۆفاتی کردیە خین لە لاشەی هیچێک ببوو ئەوەی گوتوە کە عەبدوڵا مردیە تەماشای ئەو گەنجەی کەن خۆشەویستان لە ڕووی ئازایەتی و بێرایەتی و مردایەتی چ کەڵا پیاو بوون ئەوانە گەنج بوون لە دەورەی پێغەمبەری خوا بوون عەلەیهی سڵاتو وەسەلام ئیسلام ئاوا گەنجی بەغیرەتی خۆش ئەوێت گەنجی خۆش ئەوێت پڕ عیلم بیت پڕ عەقڵ بیت پڕ حیکمەت بیت زانا بیت دانا بیت خوێندەوار بیت بە شەهامەت بیت بوێر بیت ئیسلام ئەو گەنجانەی خۆش ئەوێن ئەو گەنجانە هان خەڵک هەن ئەتا کە گەنجی ئاوای لێ دەرچیتن بەو شێوەیە پێ بگاتن خۆشەویستان ئەوەی کە ئێستاش ئەیبینین ئەوەی کە ئێستا ئەیبینین ئەگە بەراوردێکی ئێستا گەنجانی ئێستا بکەین لەگەڵ ڕابردوو زۆشتی سەیر و سەرمان و بۆڕۆن ئەبیتەوە ئەو ڕۆگومان لەوەدانیە گەنجانی ئێمە بە ئەنواع و ئەشکال شێواز ئیشان لەسەرەکرێت لە خشتە ئەبردرێن گەنجان بەرەو هەڵدێر و بەرەو کاری خراپ و بەرەو شتی ناشیری ئەبەن گەنج ئەو گەنجێ ئەو ڕۆ هەشیار بیت فێڵی لێ نەکرێت چاوکراوە بی خاوەن هۆش و عەقڵ و ئیدراک و ئیرادەی خۆت بی دەستغەڵەت نەدرێ فری و نەدرێ ئەوڕۆ بە هەموو شێوازێک وایان کردیە گەنجان بێهۆش بن بێ ئاگا بن بێ بەرنامە بن مەئیوسیان کردین لە خوێندن لە کارکردن لە خواناسی لە کاری باش لە مردایەتی لە شەهامەتی وایان لێ کردین کە گەنجان بێ ئومێد بن دەست بە خواندا بەردەنەوە ئەوەی کە من ئێستا باسی ئەەکەم ئەوانە بەردەوام ئەو گەنجانە هەن دەبێ بەردەوام بیت
ناوی بسڕێتەوە ئەگەر پێغەمبەری خوش نەمایە عەلەیهی سەلام ڕێبازەکەی مایە لۆ پەروەردەکردنی گەنجان لۆ ڕاهێنانی گەنجان ئەوەی کە ئێستا ئەرشی گەنج بێت لەم قۆناغەدا بەڕاستی ئیلتیزامبوون و پابەندبوون بە ئیسلامەوە دەبی یەکەمین ئەرچی سەرشانی ئێوە بیت هەر شتێکی جوان و چاک و باشە کە پابەندان ئەکا بە ئیسلامەوە دەستی پێوە بگرن ئەگەرنا تووشی فەوتان و هەڵدێر ئەبن گەنج ئەبێ ئەوڕۆ بتوانیت گۆڕانکاری ئیسلاح و چاکەخوازی لە ناو کۆمەڵگەدا بڕوێنیت دەست بە خۆدا بەرنەدەیەوە تەسلیمی ئیرادەی کەسێک نەبی کە هیچی وێ نییە بڵێ ئەو ڕۆستاکە گەنجیان بێمەکی دێت لە خوێندن نەخوێنی قیمەتی خوێندنیان نەهێشتیە ئەتو نابی بە ژەهری ناحەزانی خۆت دەستبەرداری بەرنامە و مەنهەج و پرۆگرامی خۆت بی مستەقبەلی خۆت ڕادستی کەسێکەکەی کە دوژمنی ئێرادەی تووە کە ئەوێ نەخوێنی شەهادە بەدەستنینی گەنجێکی هەشیار نەبی دلێر نەبی بوێر نەبی جێبەجێکردنی عیبادەت ئەوڕۆ باشترین شتە لۆ گەنجان کە بتوانن لە شوێن و کات و جێگای خۆیەوە خواپەرستەکان ئەنجام بن ئیقتیداکردن بە پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وەسەلام چاولێکردنی زانە پێغەمبەری خوا سەلامی خوا سەبێت لە کاتی گەنجایەتی چ گەنجێک بووە چۆن تەمەنی گەنجایەتی بەسەر بردیە یوسف عەلەیهی سەلام سەرمەشقی گەنجان تەماشەیکەن گەورەترین ئیمتیحان بەرەوە ڕووی کرایەوە هەرچەندی ویستیان تووشی هەڵەیکەن توش نەبوو ویستان لە ڕێگەی ئافرەتێکەوە تووشی هەڵەی بکەن بەڵام سەروەری تۆمار کرد مێژوێشی تۆمار کرد کە ئەو ڕۆ گەنجان ئەبێت چاو لە یوسف کەن عەلەیهی سڵاتو وەسەلام یوسف چۆن ژیا بردیانە چێن دەر تۆمەتی چیان پێ هەڵبەست هاتەوە چێن دەر چۆن بە پاکانە لێی دەرچوو ئەوەی پاک بژیت ئەبێت بە پێشەوە کەسێ ڕابردووی خراپ بیت ناتوانی پێشەوایەتی خەڵک بکات کەسێ ڕابردووی عەیبدار بیت ناتوانی باسی عەیبی خەڵک بکات کەسێ ڕابردووی خراپ بیت ناتوانێت لە ئایندەدا دەستی خەڵک بگریت یوسف عەلەیهی سەلام ئێستاش مێژوەکەی بە زندیەتی ماوەتەوە ئەبێ یوسف عەلەیهی سەلام بکەینە سەر مەشقی گەنجانمان چاوی لێ بکەن لە ئەدەب و ڕەوشت حەلەکاتی منداڵیەوە سەیریکەن پێش ئەوەی بێت بە پێغەمبەریش سەلامی خوای لەسەر بێت دواتر کە بۆ خاوەن دەستەڵات بە دەستەڵاتەوە ئەو جارەی ئەخلاقی جوانتر و زیاتر و باشتری نوان لۆش جیهانی هەموو سەرسام کرد بە خۆیەوە ئەوەی کە دوژمنی سەرسەختی ئەو بوو لە بەرچاوی هەموو خەڵک داوای لێبردنی لێ کرد کە بوختانم پێ کردی و ئەزیەتم دای لە سزنەوە بوو بە وەزیری دارایی ئیسلاحی یەک کۆمەڵگەی کرد لە ڕووی فکر و عەقڵ و هۆشەوە لە ڕووی عەقیدە و مەبادیئەوە گەنج ئەبێت ڕانەوەستیت لە ڕووی عەقڵ لە ڕووی عەقیدە لە ڕووی کار و ئاکاری جوان ڕاستی ئەبێ پێشەنگ بی گەنج بەوانەوە گەنجە ئەگەنا گەنجێک بەس هەیکەلی گەنج بیت ناوە ڕۆژی هیچ نەبیت ئەو گەنجانە ئەبنەوە مای سەرێشە و زەحمەت لە بۆ خەڵک تەماشاکەن ئەو گەنجانەی کە بە کاری خراپەوە ئاڵوودە بوو بە مخەدەراتە بە نێرگلەیە بە قومارە بە بەکارهێنانی خراپ ئەنتەرنێتە تەماشاکەن ئەو گەنجانە مردنیان زیندین ئەوانە لاشەیەکن بەبێ بەرهەم بەبێ ئینتاج بەبێ ڕۆح بۆیە ئەبێ خۆشەویستان ئەمە بێت لە غەیری خۆمان ئەبێ دەرس وەرگرین لە خراپەی غەیری خۆمان ئەبێت پند و ئامۆژگاری لێ وەرگرین ئێوە ئەمەلی دوا ڕۆژن ئێوە بەرهەم و بێستانی دوا ڕۆژن ئێوەش ڕۆژگارێک دادێت مەسئولیت ئەکەوێتە سەرشانتان بەرامبەر ئەو جیلەی کە لە دوای ئێوە دێت خۆشەویستان
لە ئێستا ڕاکەت و گەنجێکی وەکو مەسئولێک بیر بکەوە بڵێ من پاش 10 ساڵی دی ئەبم بە باوک، پاش 10 ساڵی دی ئەبم بە نوێنەری میلەتێک، پاش 10 ساڵی ئەبم بە ڕیسپی عەشیرەتەکەم، پاش 10 ساڵی دی ئەبێ خۆت ئامادە کردبی فعلەن پێگەیشتبی بتوانی پێشەواتی خەڵک بکەی. ئەوانەی کە ئێستا پێشەوان و لە ڕابردوو پێشەوا بوون ڕۆژگارێک منداڵ بوون، دواتر گەنج بوون، دواتر بوون بە سەرکردە و بە پێشەوا. هیچ کەسێک نییە لە خۆوە ئاوا پێگەیشتی بێت لە خۆوە حازر ببێت. دوڵم ئەو گەنجایەتیتان لە دەست خۆتان مەدەن. پێغەمبەری خوا فەرمێت عەلەیهی سەڵام فەرمێت ئیغتەنیم خەمسەن قەبلە خەمسین، 5 شت بە دەرفەت بزانە بەر لەوەی 5 شت ڕوو تێ بکەن. یەک لەوانە فەرمێت شەبابەکە قەبلە هەڕەمیک، فەرمێ گەنجایەتیت بە دەرفەت بزانە بەر لەوەی پیری ڕوو تێ بکات. چێ ئەو بینایی دروست کرد؟ چێ هات ئەو بلوکانەی بەرز کردەوە ئەو بینایی دروست کرد؟ ئایا پیرەمێردی 70 ساڵی و 80 ساڵی تێدا بوو؟ کەسێکی بە ساڵاتی تێدا بوو کە نەتوانێت بلوکێک دەستکاتێ؟ نەخێر، هەموو ئێوە بوون، ئەو گەنجانە بوون کە خاوەن تااقەت و هێز و بازوو بوون. پیری خۆشەویستان نەخۆشیەکی کوشندەیە کە عیلاج و چارەسەری نییە. ئەگەر پیر بووی هەزاران خۆزگە ئەخوازی. خوا فەرمێت وەمەن نوعەممره نونەکیسه فی الخەلق، فەرمێ کەسێک ئەگەر تەمەن درێژی کەم نیعمەتەکانی لێ ئەستینمەوە، ناتوانی دارێک بەردێک بڵند کە ئەگە پیر بووی، ناتوانی ئیشەکانی خۆت وەکو پێویست ڕای بکەی، ئەی چۆن ئەتوانی هاوکاری کەس و غەیری خۆت بیت؟ لێڵم خۆشەویستان هەتا گەنجن تا لاون هەتا لەسەر قووەت و هێز و بازوون ئەو توانایی کە خوای گەورە پێی بەخشین لە کاری چاک و باش سەرفی بکەن، کەمتر خەمی مەکەن، لێی سار مەبنەوە، ڕۆژ لە ڕۆژ زیادی بکەن لەوەی کاتێک کە پیریش بووی نەڵێی خۆزگەم بە ڕابردوو، بڵێ وەڵا لە ڕابردوودا ئەوەندەی ئیشی باشم کرد ئێستا لی مرتاحم، لێی پەشێمان نیم. لەوەی خۆزگە نەخوازی بڵێی گەنجایەتیم ڕۆیشت خوایە ئێستاش هیچم پێ ناکرێت. نا، بڵێ خوایە ئەلحەمدولیلا سوپاس دەکەم کە لە ڕابردوو زۆشتی باشم کرد کە ئێستا پیر بووم بە ساڵات چووم، ئێستا ئەلحەمدولیلا دەروونم مرتاحە، وجدانم ئاسوودەیە کە تەمەنی خۆم لە شتی کەم سەرف نەکرد. خوای گەورە هەمولایەکمان موفق بکات، خوای گەورە طاعەت و عیبادەتی هەمولایەکمان قبول بکات، خوای گەورە وامان لێ کە ئەو گەنجایەتیە لە کاری چاک و باش سەرفی بکەین، خوای گەورە گەنج و شەوەکەمان بپارێزیت لە هەموو خراپەیەک لە هەموو ناخۆشیەک. وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين.